بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بەڕێزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەم کاتتان باش. ئەمڕۆ چوارشەممە هەفتەی چواری 2024 باس لە بابەتێک دەکەین کە زۆر گرنگە هەر هەمومان ئاگامان لێیان بێ، بە تایبەتیش دەسەڵاتدارانی ئەم هەرێمە، بەرپرسانی ئەم هەرێمە، قەرار بەدەستانی ئەم هەرێمە و ئەوانەی کە خێر و بێری ئەم وڵاتە لە بەردەستی ئەوانە وا نەزانن ئەمە تەنهایی خۆیانە و ئی هەموو خەڵکی ئەم کوردستانەیە. باش بابەتەکەمان ئەوەیە کە بۆچی حکوومەت ئاور لەو کەسانە ناداتەوە کە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. خەڵکانێک لە هەرێمی کوردستان نەموچەیان هەیە و نەکار و کەسابەتێکیان هەیە و نەکار و کەسابەتیشیان پێ دەکرێ و بەڕاستی فەرامۆش کراون. تەنها خوای پەروەردگار خێر و پاداشتی ئەو کەسانە بداتەوە، ئەجری ئەو کەسانە بداتەوە کە وەکو ڕێکخراوی خێرخوازی یاخود وەکو کەسی خواپێدا و ئاوڕێک لەو خەڵکە بدەنەوە لە بەتایبەتی لە ڕەمەزانان و لە غەیری ڕەمەزانانیش بەڕاستی خەڵکێک هەیە کە و هەم ئەو ڕێکخراوانە ئاگایان لە ئەو خەڵکە هەژارەیە، ئەویش بای ئەوەندە نییە بەڕاستی کە چۆن دەڵێ ژیانێکی شایستەیان بۆ دابین بکەن. جارێ لە هەرێمی کوردستان ئەوەی کە موچەی هەیە، ئەوەی کە کار و کەسابەتێکی هەیە لە قەیراندایە، لەبەرەوەی تۆ تەمەشای ئەو جارە مەکە بە هەر جۆرە لە جۆرەکان بێ دوو موچە بەسەرێکەوە درا، تۆ سەیری ڕابردوو بکە کە لە 2014 ئەو خەڵکە لەم قەیرانەدایە. یعنی ئەمە وای کردووە بەڕاستی ئەوە جارێ ئەوەی کە هیچ داهاتێکی نییە و هیچ موچەیەکی نییە و کەسابەتیشی نییە و کەسابەتیشی بۆ ناکرێ، ئەوە بەڕاستی لەو پەڕیژیانی ناخۆشدا دەژی. یعنی بەڕاستی ینی ئەگەر بیر بکەیەوە تۆ دەبینی ساغ و سەلیمی ئیش دەکەی یاخود موچەشت هەیە، دەبینی پێڕا ناگەی. بۆ نمونە کابرا ئەگەر موچەخۆرێک بێ و کرێکی بێ و کۆمەڵێ منداڵیشی بەسەرەوە بێ. کاک حەیدەر لە چوار قوڕنا سڵاوی خوارد دەبێ. کاک حەیدەر، کاک حەیدەر ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەس سپاست دەکەم فەرموو بە قوربان. کاک حەیدەر کاک حەیدەر سڵاوی خوارد دەبێ. دیارەوە بەڕێزە دەنجی بەڵێ بە قوربان. سڵاو بە قوربان، فەرموو جان. بەڵێ کاک حەیدەر ئەگە قسە بکەی سوپاست دەکەم بە قوربان. حاجی مامۆستا. بەڵێ گیان. کاکە قسە بکە بە قوربان. کاکە بەرنامەکەت لەسەرەوەیە کە حکوومەت هیچ ئاوڕێک لەو کەسانە نایەتەوە کە موچەیان هیچ داهاتێکیان نییە. باڵێ بەڵێ بەڵێ فەرموو. دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاست دەکەم کا حەیدەر گیان. بەڵام من دەڵێم بەخوا لەگە فەقیریە دەنا کەس لەگە فەقیری نییە. با خەڵکێکی شەیە بە حەقەت، یعنی ئیسان بە تۆزێک دەوروبەری خۆی ببینێ. بەڵێ من ئاگادارم و دەشزانم و خەڵکێک هەیە ئاور لە فەقیر دەدەنەوە و ئاگایان لە فەقیرە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئاگای لە فەقیر بێ ئەستەن بۆ فەقیر هەبێ. بەڵام زۆر ڕاستە مامۆستا، بەڵام ئێستا خێروبێری ئەو وڵاتەی کاک حەیدەر نازانم مامۆستا خێروبێری ئەو وڵاتەی دەزانی بۆ چێ دارێ 150 بەس بۆ نازانم ئەلفال و شەهید و کوڕە شەهید و کتە شەهید و وەڵڵا یاخوا وەکو پێویست ئاگایان لەوان بێ برا. وەڵا زۆرێک لەوانیش لە معاناتدان حەز دەکەم بزانین. کاکە خۆ ئەو وڵاتە وەڵای هەر ئیوان نییە، ینی تو دەبێ حرسێکمانە بێ شتێکمان هەبێ. زانین چۆنە کا حەیدەر، ئەگەر عەدالەت هەبێ هەر کەسە حەقی خۆی وەردەگرێ. ئەگەر عەدالەت هەبێ کارە ساتەکە و گرفتەکە ئەوەیە کە عەدالەت نییە، داهاتێکی زۆر هەیە.
بەڵێ زۆر سپاس کاک حەیدەر دیارە کاک حەیدەر پەیوەندەکەی نازانم تەواو نەبوو یعنی ئەسڵەن ئێمە بۆ دەبێت لە هەرێمێکی چوار پارێزگایی لە هەرێمێکی خاوەن داهاتێکی زۆر یعنی بۆ دەبێت خەڵک ئەوەندە هەژار بێ بۆ دەبێت خەڵکێک هەبێ ینی چۆن دەڵێ هیچ داهاتێکی نەبێ و کەسیش ئاوڕی لە نەداتەوە بە تایبەتی حکوومەت چکە بەڕاستی ئەو خەڵکە چێ لێ بەرپرسە دنیا و ئاخرە ئەو حکوومەتە لێ بەرپرسە چێ خەڵک ئەگەر لێرە برسی بێ خەڵک لێرە ماندوو بێ خەڵک لێرە بێ نان و بێ ئاو و بێ بەرگ و بێ کرێ و بێ دا و دەرمان بێ بەڕاستی بە دەرەجە یەک حکوومەت لێ بەرپرسە چکە لە حەقەتدا ئەگەر عەدالەت هەبێ یعنی ئاوا نابێ خۆ یەکسانی نییە و ئەسڵەن یەکسانی ناڕێکە یەکسانی نابێ عەدالەت ئەساسە یعنی تۆ هەر کەسە بە پێی حەقی خۆی بۆ نمونە کابرایەک 20 ساڵە فەرمانبەرە کابرایەک تازە بۆتە فەرمانبەر دەبێ عەدالەت هەبێ نابێ یەکسانی نابێ ئەو دوانە وەکو یەک وابن وایە ئیدی هەر کەسە بە پێی خۆی و هەر کەسە بە حەقی خۆی و بە حسابی خۆی وەزیرێک نابێ وەکو بەڕێوەبەرێکی گشت بێ بەڕێوەبەرێک نابێ وەکو ینی ئەمە دەبێ عەدالەت هەبێ یەکسانی نابێ وڵی تۆڵە کابرا لە ماڵێ دانیشتووە دەبێ وەکو وەزیرێک حسابی بۆ بکرێ یا وەکو پەرلەمانتارێک یا وەکو بەڕێوەبەرێک یا وەکو فەرمانبەرێک ئەگەر عەدالەت هەبێ هەر کەسە بە پێی ماندووبوونی خۆی و کاری خۆی و ئیشی خۆی حەقی پێ بدرێ بەڵام نەوەکو خەڵکێک لە ئەو پەڕی خۆشی بژی خەڵکێکی بەڕاستی لە ئەو پەڕی ناخۆشی کاک کەمال سڵاوی خوات لێبێ لە هەولێر ئەم کاتت باش فەرم برای گەورە دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاست دەکەم بە قوربان بەڵێ کاک بەڵێ بە قوربان فەرمو کاک کەمال قسە بکە بە قوربان بەڵێ برای بەڕێز بەخۆی خەڵکی هەولێرم ولادەتم هەولێرە لە شاری هەولێر لە دایک بوومە تەمەنیشم 65 ساڵە وەڵڵی معاشەکەم هەیە لە دەستگای خێرخوازی ئەحمەد اسماعیل نانەگەری معاشەکەشم 200,000 فەقیرانە وەڵڵی کرێتیمە لەو شارێ بیمە لە هەولێر بوومە ولادەتم هەولێرە معاشەکەم وەزیفەکەم لەو دەسەڵاتەی نییە خوا لە ناویان بە خوا گیانگری معاشەکە من معاشم نییە باشە گرێت لێمە بەڵێ ئاگام لێتە کاک کەمال بەڵێ ئاگام لێتە فەرموو قسە بکە بەڵێ کاکە خدا دەزانی معاشەکەم لە حکومەت نییە لە حکومەتی ماوەی بەسەرچوو وەڵڵی کاک کەمال چۆن ژیان بەسەر کرێتیمە کرێتێکم 600,000 باشە نەخۆشی نەفسیم هەیە عەمەلیاتم کرایە نەسەرگەری قەتع سەدری دڵی کرێتیشم خەڵکی ئەو شارە مەنیتم چۆن ژیان بەسەر دەبەی بەو پارەکەمەی کە بەتەمای خێرخواز چۆن ژیان بەسەر دەبەی کە خێرخواز کاک کەمال جان بازن برانی کوێم لێتە کاک کەمال جان بەخوا خەڵکی ئەو شارێمە لە هەولێر لە دایک بوومە کرێتیمە وەڵڵا کرێت بەڵێ کاک کەمال بەڵێ بزانن ئەو خەلەلە چایکەم بەڕێزان یعنی بەڕاستی تۆ ئەگەر سیر کەی دقت دەی ئێمە لە هەرێمی چین ئەو هەرێمە ینی ماشەڵای لێبێ دەوڵەمەندە خوای پەروەردگار خێر و بەرەکەتێکی زۆری لەم هەرێمە داناوە چ لە ژێرزەوی چ لە سەرزەوی کاک ئەمین لە سەی سادق سڵاوی خوات لێبێ سلام علیکم کاکە دەوڵ وعلیکم السلام ورحمة الله وبركاته بەڕێز براگیان سپاس کاگەمین جان کاگەمین ئەرێ ئەوەی کە موچە خۆرە لە قەیراندایە ئەوەی کە کەسابەتی پێدەکرێ کەسابەت بەڕاستی زۆر کەم بووە و بارودۆخێکی زۆر ناخۆشە باشە ئەوەی کە نەکەسابەتی پێدەکرێ و نەموچەی هەیە و وە کەسیشی نییە و کرێچیە و ینی ئەمە چۆن دەبێ ئێمە لە هەرێمێکی ئاوە دەوڵەمەند ینی خەڵک ئاوە بەو شێوەیە بێ وڵایکە مەگەڵ قەبرێ هەڵگەرچێتە ناوی کاکەنۆگیان بەڕاستی ئەمە هەمووی
لبي سيستمي ببلاني حكمرانية إما اشتكماني براي حكمات إما هم أزانين حمو كسي أما أزانين إما دوحي زبهي أمامه كاري حكمتين كاي دا كان حمو شتي كان براسي مشخوري وقتي خرابية كانوا يعني تو براسي راسا مع دواكوتو أوانا هم أزانين بلام بعد ما لبي نشيك لا صعب أم مشخوراني أم هرمي كردستان بنا ساي مشان بكراوا لري حزب انتخابات وكما أزانين نقل أزانين شو أزين وكما لجي بدل إخوان بدو شهيد وكما حوتو هذا سعر يقول أزام درجة قبل كمان دام السنة أمانة هم أزانين شو أنا يعني براسي أوينا عدالتية لملاقا كما لك الحساوة وكما لك حيلاف أجي أويك هيك مشيكين يعني في شيء كذا هذه من نعلم أويك بازر قام بيو كيزوني بلام أما حمي بيسمي أمولات حمي يعني ببلانية براسي باشا بلا برسي نو بوشي أكاتو أم حمي جادولا بو إيه بيجي يشاوي مبارا ورجري أي بو أم حمي جنجم بيكارو بكسابات بو أمي في بريناك يعني براسي أمانة كمالك كان جرتوها إذا كمالك كان براو أمانة لولاة تروح هذا بنوك أمانة حاول زبن يعني براسي كاغنور أو هي لملاتا يعني حركة آزاد بوخويتي إذا أنا رأيت عيبوني لروح حزباتي لروينا زامتي بيبلانية كاغا براسي كمالة على سنة كان ببعض شيء أصلا حركة وزنية كاغا بلبسينوي شيء أجي بخواه هي عالم ماله عشان إخوانا شيء برزقيتو باش ودمان كمالة خلقه لملاتا بقول مع موسى وكمالة فرمان بيت ربي أمانة هلاك بنو أمانة إخوانا بلا كاغمين زين شون أخوي أجر عدالتها به كابرا مادام فرمان بريشي فرمي أم حكومتها حقي خويتي يعني تمتع بهمو أو شايستانه بكاتن كأو شايست داراني كبيد دري لا حكومتك أو آسايا قرفت ليرة عدالتك قرفت لويك كسانك يعني بنديوارن كسانك أصلا نازن دوامتية كسانك أصلا نازن يعني شون ضل والله سبحان الله سجيتو تواوا بلام أي أوكم ولا كنتك في أجا مكتبي تاجا أما خريج أجا بسري تعينا ناجيتو كنت تابع ناجيتو دبي حكومات سارسري أو بابا تبكات جال ذكرتي قشتي به ذكرتي تايبت ببحر زوري كان به دبي إيش بو خلق بدوزته برولو أوروبا كابرا إيشي هبه بارد ده حكومة إيشي نبي حكومة بارد ذاته والله كاجن الخراسة كل بحاجة بخرج ناجين بروزو فأمولاته أو عايش نزان أخوي جري براسي يعني هر أويا أما أم كردستان أم العراق وهو معناي شدد كمال مجال هيك لقد شو كمال ندور ما سواوش لك جوانا إذا بقوا هر أمريكا كانوا شارسري نيو يارو باش خوار رحم كذا استكانت خوش بقربان زور سباس ديما هولير كاك مخلص إصلاح خواد لبي أم كاتد باش كاك مخلص قدنج تلفزيون كتكس كيف سباس ده كان بقربان ديار بيوندك كاك مخلص بتصرا يعني تورا كسك يعني نكسك يعني خزانك بون منا يعني بيرجنك لقال دو من دالي يتيم من دالي نوكاني ياخذ افرتك لقال دو يتيم سيتيم تا زياتريش هي يعني او تا خلشك بون منا كابرا نخوشه وبكوتد كاك محمود لدهوك بالله كاك محمود جان صلاوي اخوات لي بمكاتد باش عليكم السلام ورحمه الله بالله كاك محمود كاك محمود دنجينا قاتلا يعني هر لم رمضان بينيم كاك كاروان السلام عليكم. وعليكم السلام. كاجنون. بالله كاكاروان، لا تشندري كاكاروان. برزي بقربان. بله. لا شو تلفون دكي؟ رسوا خوشي سيبو همو تام بو همو لا ما مساجان. برزي بقربان، سباس دكان برزي. بله. ما مساجان ولا قيوني كرزان زارم موضوعك شيء ولا شيء وتوردك. والله من أود برسم لخلق دلهم بود به حكومتك ودصلاتك دولمند وهرمك دولمند من هبه. بەڵام خەڵکانێکی زۆری شەبن بێکار و کەسابەت و ئەستن نەتوانن کار و کەسابەت بکەن و هیچ داهاتێکیان نییە و هیچ کەسێکیش نییە یعنی وەکو پێویست ئاوەڕیان لێ بداتەوە بە تایبەتی حکوومەت. بەڵێ جا کاجنوەر پرسیارێک ئێمە
حکوومەتێکمانەیە زمانی خۆی کاتی خۆی ئەگەر لەبیرێ بێ ئالێر هەبوو لەسەر سەربان ئەسوڕان بۆ لای کەرکووکی وەرەگرە سوڕان بۆ لای سلێمانی ئەزمەڕ سلێمانی وەرەگرێمە دوو حکوومەتمانەیە بیسوڕێنە بۆ لای هەولێر سلێمانی وەرناگرێ ئالێرەکە سوڕێنە بۆ لای سلێمانی هەولێر وەرناگرێ ئێمە 32 ساڵە ئەم دوو دەسەڵاتە ئاوڕیان لە خەڵک نەیاوەتەوە لە فەقیر و هەژار و لە نەداران بەتەماین تازە ئاوڕ بنەوە لە داهاتی فەقیر و هەژار. کاکەوان لێرە باز لەوە دەکەن ئێمە ئەزمونێکی دیموکراسی و عەدالەتێکمان بەرپا کردێ و شتێکمان کردێ بۆ خەڵکە. ئایا تۆوەکو کەسێک کە لە هۆڵەندا دەژی ئایا لەوێ کە کەسێک تاچێک لەم وڵاتە ئیشی نەبێ ئەوەیە کە دەست لەبەر خەڵک پان کاتەوە و برسی بێ و خەڵک خێری پێ بکە یان ئەوە تا حکوومەت لەوێ کە تا ئەو کاتەی ئیشی نییە پارەی دەداتێت کە ئیشی بوو پارەی لێ وەردەگرێت؟ بەڵێ لێرە ئەوەی کە ئیشی نەبێ وسا غوسەرین بێ کە مەندام نەبێ بابڕین نەخۆش نەبێ تا ماوەی ساڵونیوێک مەجارێ ئەکایشێکە زۆزێتەوە لە ماوەی ساڵونیوێکە لە ماوەی ئەو ساڵونیوە ئەگەر زەلامەتە بەتەمای هیچ بێ ئیشەکەرە دۆزێتەوە مامۆسانوە ئەو مەجاری پێ و معاشیاتێ یعنی ڕاتبی خۆیاتێ بەشی کرێخان و بەشی مەسرف و بەشی خواردن و بەشی جلوبەری هاتێ بەڵام لە ماوەی ئەو ساڵونی وایە ئەگەر زانی کابرا فێڵ و ئەملاولاکە خەلوغەشی هەیە ئێکلەو کاتە خۆی ئیشی بۆ دۆزێتەوە و ئەیبا بەسەر ئیشەکە ئەبۆ شێوەیە لێرە بەڵام ئەم حکوومەتی ئێمە ئەوە ئیشی هەیە ئیشی لە بڕیوە کاگەنوە ئێستا لە هەولێر لای جرابتە لە سلێمانی لە قەزاڵ ناحەکان کابرا ئەناڵێنێ تاجیرە ئەناڵێنێ ئەڵێ یەنە سەرم سەرانەم لێ وەرەگرن پارەم لێ وەرەگرن هیچ قانونێک هیچ یاسایەک بە هیچ قانونێک ڕێک نەکراوە ئەجا پاشەوە ئەگەر ئەم هەڵبژارنە ڕووبە خوا بکەم هەڵبژارنە ڕووبایتر بەدەری کابراوەتی هینی ڕەش و سپی لە دوارە دەرەکەی ڕزایی ئەمانە چێتن ئەمانە لە بانگەشەکانە هاوارەکەن هەری کار و نازانم چی و ئاسایش و خۆشی و ئەم خەڵکە تێناگەم کاگەنوەر ئەم خەڵکە تێناگەم بۆچی وەکو ماسی واین لەگەڵ ڕێزمان میلەتی کورد ئێمە میلەتێکی زۆر بە ئەدەب و بەئەخلاق بووین کاتی خۆی بەڵام ئێستا نازانم بۆ ئاوەشتان زۆرە بیرەچێتەوە بۆ مەعارەفانە بیرەچێتەوە بۆ ئەگەر باشە کاگەنوەر خوا پرسیارێک ئەگەر معاش بەغا بینێرێ و نەوت بەغا بینێرێ و بەنزین بەغا بینێرێ و غا بینێرێ ئەگەر چیە منێتەوە چیەکەن ئەمانە چیەکەن لە وڵاتە خەڵک بۆچی متمانیان پێ بکە دەدوایەوەشەوەیە مامۆسانیان قسەشە پێ بڕم حەزناگەن خەڵک داهاتیە بێ حەزناگە خەڵک لە خۆش بگەرە یعنی من ئەگەر سوێنێ بۆ خۆم لە بەردەمی خوای گەورە لە ڕۆژی قیامەتیشا لەسەرام سوێنم محاسبەش بکەم مشکلەم نییە خوازانێ ئەم دوو حیزبە خواخوایانە خەڵکی هەرێمی کوردستان دینارێکی پێ نەبێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام بقربان. حتما دانه بەڵێ کاک محمود دەدوهۆک سڵاوی خوا دەبێم کاتت باش. بەڵێ دیارە خەتەتەوە نییە بە هەر حاڵ کاک محمود سڵاوی خوا دەبێم کاتت باش. زانی چۆنە ئەم بابەتی ئەم خەڵکانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆژانە ناتوانن بژێوی ژیانی خۆیان دابینکەن و کەسێکیان نییە کە بەڕاستی دینارێکیان بۆ بەرێتەوە ژوورێ و کەسێک نییە کە بە حەقەت خەمیان لێ بخوا بۆیە لە بەدەردی خۆیانەوە دەتڵێنەوە و چاویان لەوەیە کە دراوسەیەک کەسێکی خوا پێدا و خەڵکێک ئاوڕێکیان لێ بداتەوە کە لە حەقەتیشدا بەڕاستی تا ئێستاشی لەگەڵدا بێ سوپاس بۆ خوا خەڵکێکی زۆر مرد هەیە کە ئاگای لێ بەڵام دوازار دەرحەقی ئەمە خەڵکە نایە ناتوانێت خۆ بژێوی ژیانی هەموو خەڵکە دابینکە ئەوەی کە دەکرێت پێویستە بە حکومەت بیکە یانی زۆرم بەڵێ با فەرمێ دەزانی چۆنە یعنی ئەمن سرم لێ بەڵێ
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ما متوقفين باشي إن شاء الله. زور سپاس بقربان باشي حوالتان باشا. كاك محمود قصبك بقربان. كاك ديار كاك محمود دنجي ناقات لام. بەڵێ ئەوەی کە من پێم سەیرە زۆر جار لە بەرپرسانی باڵا باز لەوە دەکەن گەڕەکی هەژار نشین گەڕەکی هەژار نشین شەیەکی زۆر ینی بەڕاستی ناشیرنە لە دەمی ئەوان بەڕاستی بەڵێ مامزە هەر سڵاوی خوارد لێبێ سڵاو لە جەنابەت باشی ئەحواڵ باشە سەرچاو مامزەهەر عیب نییە ئێمە بەرپرسانمان بڵێن گەڕەکی هەژار نشین کەسی نەدار وەڵا ئەوەندە خێرەمان کرد ئەوەندە ماڵەمان سەر و سەبەتەی خۆراکمان بۆ دابینکردن یعنی ڕێگە بدە ڕێگە بەڵام نایبڕێ باڵام نایبڕێ کاتێک ویستمان لە دەستی سەدام ڕزگار بین لە بەرۆی سەدام چی چاکی بە کوور نەکرد گوتمان بۆ خۆمان حکومڕانی خۆمان دەکەین کردمان بەڵام کام حکومڕانی هەر لە دوای ڕاپەڕین کارەبانەما برسێتی هات دەربەدەری هات کوشتن هات دژمنایەتی هات لە پارتی وابی ئەو کوردی خەڵک کردی و کوردستانی دروست کردیە لە یەکێتی وابی ئەو کوردی خەڵک کردی و کوردستانی دروست کردیە لە ئیسلامی ئەوی دیکە هەمان شێوە هەر هەمویان هاتە ساحەکەی بەرەی کوردستانیان پێکردا تام بەرە سەدام کتابێکی دەنێری دەرێ پێم خۆشە وەزارەتی ئیزغار بدەیەوە خۆمان نەیارەکانمان بە پارێزان دەکرێن ئەوەیان فرۆشت سەدای بێخمەیان فرۆشت 10 ملیۆن دۆلاریان برد ئازوقە هات بە لای خەرچ فەقیر دزیان دەری ناو خۆیان دروست کرد ئەوە بادەکەی دەڵێ سار دوازەی مانجێ سار 360 ڕۆژە کۆڕ و کۆبنەوەیە لە مابەینی ئەو دوو حیزبە گەندەڵەی هەتا ئێستا ناگەنێگلۆ بۆ ناگەنێ ملەتەکە بەربشارە حزبی ئیسلامیش کەوتی کە ڕوتانەوەی ئەو خەڵکەی بە ناوی خوای کاکە دەلێگەڕێ با بلوغە بیداتە فەقیرەچی ئەتوش بەرپرسیاری ئیسلامی بەرپرسیار ئەویدی بەرپرسیار هەمووی بەرپرسیارن پێدوانیە مام زۆر تۆزێک ینی حەقە بە ویژدانەوە قسە بکەین با ڕێگەم بدە ئەمن دەبێم بەرێ سەرۆکی هەرێم چەند سیارەت هەیە چەند ملیارد دۆلارت هەیە ئەرێ بنە ماڵی تاڵەبانی بازاری چەند ملیارد دۆلارتان هەیە چەند سیارەتان هەیە چەند سوقەتان هەیە چەند پردەختان هەیە چەند ملیارد دۆلارتان لە خارجدا کو میلەتان هەموو کردیتە دوژمنی یەکتر کو میلەتان چەوساندەوە عیب نییە و میلەتە نەخۆشبی پرسیبی دەربەدەربی لە بەحری جێی بخەیچێ کێ بەرپرسیارە ئەوانە کارەساربارن ئێستا لەسەر ئەوەی وێک ناکەون ئەو خواخوایکی عەدەمی بینێوش خواخوایکی تورک بینی ئەمریکا لە ساحەکەی گوی دەرخوار لێ لایەن لە حەشەک نابێت دەبینۆ خۆیان بێ لە ساحەکەی داوای لێ بردم کە عیبە وازە کۆڕ و کۆبنەوەی بین لە عالەم بێزارە لێتان خوا پێغەمبەر دنیا لێتان بێزارە ئەگەر ئەوانە زەڕە خیرەت و وجدانیان هەبا دەبا کورد برسی نەبا دەربەدەر نەبا نەخۆش نەبا سەرەتان نەما بە لەو پەرڕەپاهێت جیابە بیا گۆتە ئەوە گەڕەکی هەزارانە ئەوە گەڕەکی کرێکارانە ئەوە گەڕەکی فەرمانبەرانە ئەوە گەڕەکی شەهیدانە ئەوە گەڕەکی ئەلپالانە ئەوە شاری ساپاتی کوردستانە دێ لە دێ جوانتر شار لە شار ڕەنجیتر هەموو شار و شارچکەکەمان بوو بە سیاحی خەڵک بەهات بە پێڵاوەکەی تو بۆیاق بکرد بە نەک ئەم بە پێڵاوی خەڵکمان بۆیاق بکرد بە نەک بچین لە ئەمر لەبەر تورکیا بپارێت تخوا ئاگار لێم بێ نەک بچین لەبەر عەجەم بپارێت تخوا ئاگار لێم بێ تاکە ئێمە سەر بە حکوومەتی عێراق گوناحە خەڵک ئەوانە دێنە بەرزەمی ماڵەوە ویژدانی خەڵک بکڕن بە ناوی دەنگدان بمرن باشترە دەنگ زۆر گەورەیە ئەو پەنجەی کە شایەدی پێدێنی دەستی دەنگی پێدەدەی زۆر بە زۆر لەسەر دەوەستی ئەگەر پەرلەمان ئەو بوچەی نەبە کەس خۆی هەڵنەدەبژار جوابی هەر هەمویان خەتابارن دەبی هەمویان بچە سەر هەڵەبجەی لە یادی ڕاپەڕین لە خموە لەمێتەکە هەرچی ئەحزابی سیاسی سەرکردەکان ئەلەوێ دەست بە قورئان دادنەوە کوردستان بەجێ بێنن میلەت لێیان بێزارە درۆیان کرد شێنجا خوارد درۆیان کرد پەرلەمانیان بێزار کرد سەرۆکات تێرم درۆ بوو حکومەت درۆ بوو وەزیرەکان درۆ بوو دەدانی بە یەک ڕۆژی 22 کەسیان تەعیین کردێ هەمان ڕۆژ تەقاعدیان کردە بە دەرەدەی وەزیر دەدانی کابرا کوڕەکانی مردی بە شەهید ئەوەی کردە دەدانی ڕوتبێ سەدام و عەمید لە ناو کوردستان هەیە سوان و گاوان بۆ خودداوارینی ئەو ماجە چاپەن بنوێنی وەدەگری دەدانی ئەو هەموو ئەویانە لۆ ئەوانە کەسی تەخصیصیان لێیە ئەوانە کەسێکیان لێ کۆیلەبی لە بەردەمیان هەر بەڕی پڕکوش بێ
وتقول بي استابر الصدى حكومة عراقات وكامل صادق بيتسي لماري بريدة دا خيرتي لما دكتور بالتك داران كارساتا كارساتا دبي روزانة بجرين بو خمان بو ما كربو ما بسرهد نعلل لصوصي كرد دا اوي كدرسي سكريت وصمت فحد بداخل كارك امام جوهر بهم خوشني او بو شوازه يكزار ضلت گەرمە بەڵام هەندێک وشە هەیە بەکارنێ حقەتەن ینی من ڕێز لە تەمەنت دەگرم هیوادارم هەموو بەرزانێک کە پەیوەندی دەکەن دەتوانن ئەو پەڕی گلەیی خۆتان بکەن بەڵام بە شێوازێکی جوان لەبەرەوەی ینی بە دەربڕینی هەندێک وشەی ناشیرن هیچ لە بابەتەکە ناگۆڕێ دەتوانی بە ئەو پەڕی ینی دەربڕینی وشەی جوان و لە جێی خۆی گلەی خۆت بگەێنی کا حوسێن لە سلێمانی سڵاوی خوات لە ببرە باش کا حوسێن جان حواڵتان باشە سپاس بە قوربان کا حوسێن جان بۆ دەبێ ئێمە لەم هەموو داهات و سەرت و سامانە خەڵکمان هەبێ ینی نەتوانێ کرێی خانوەکەی بدا نەتوانێ بژێوی ژیان دابینکە نەتوانێ وەکو پێویست کە نەخۆشیش دەبێ بچێدا و دەرمانێک بۆ خۆی بکڕێ یعنی نەتوانێت بەلانی کەم جلوبەرگێک لە بەرکە نەتوانێت خواردنێکی وەکو پێویست بخوا کەچی ئەم هەموو سەرت و سامانەش لەم وڵاتە هەیە لە سای سەری ئەم دەسەڵات و ئەم دیموکراسی کە باسی دەکەن خەڵکانێکی زۆر بوونەتە ملیاردێر و خەڵکانێکی زۆر بوونەتە ملیۆنێر و خەڵکانێکی زۆریش بەڕاستی لە ژێر هێڵی هەژاریەوە دەژین بۆ دەبێ ینی لەبەر چی وابێ والله قربانە من لە دیموکراسیەتە لە وڵاتە بەڵێ بۆ خۆیان دیموکراسیەتە بەڵێ بۆ خۆیان عیبی نییە بۆ خۆیان زۆر دیموکراسیەتە پارەی چاپ لە بەردەستیانە لە ئەوروپا بۆ خۆیان ڕابێرن پارەیەکی چاکیانەیە ئیسا هەفتەی پێشوو ئەگەر ئاگادار بن لقەکان و ناوچەکانی پارتی سنووری ئێمە سلێمانی گەرمیان هەڵەبجەی شەید 150,000 کەسی هەیە تورک و ئێرانی و جەماعەتی سووریەکان بەڵگەت هەیە مام سێنجان بەڵگە ئەرە وەڵا هەموو بەڵگەیەکەیە کە دوێنێ لە لقی 21 چەمچەماڵ 350 کەسی داغە کردووە ئەمانەی کە کەشف نەبێ کە بچێتە بەغا 150,000 کەسی مردووەکان بۆ بەشداری دەنگدان ناکات قوربان بۆش بەشداری بە دەنگدان ناکات 32 ساڵە میلەتە چۆسێرێتە بۆ بەشداری ناکات بۆ بەشداری ناکات 150 ئەرە وەڵام بەڵگەم هەیە لە 150,000 کەسی سووری ئەوان دەڵێن ئێمە دەمانەوێت هەڵبژاردنێک بێتە زویر بێ فرتوفێڵ بێ ئەو نایکات 32 ساڵە بەسە دوورە چێتە سەر بەڵێ دەستەکانت خۆشکە حوسێن جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس لەم هەرێمە کوردستانەی خۆمان بەر لە ڕاپەڕین خەڵک بەڕاستی هەمووی دڵی بەیەکەوە بوو هەمووی ئاگای لە یەکتری بوو هەموو یەکتری خۆش دەویست هەمووی بەڕاستی جیاوازی نەدەکرد لە نێوان ئەو حزب و ئەو حزب ینی بە تێکرا باسییان لە کورد و لە شۆڕشی کورد و لە داهاتووی کورد و لە ئەم بابەتانە دەکرد بەڵام دوای ڕاپەڕین دنیا بوو بە جۆرێکی تر ئەوەی کە شۆڕشی دەکرد و پێڵاو نەبوو لە پێی و جلوبەرگ نەبوو لە بەریکا و نان نەبوو بیخوا و سیارە نەبوو سواری بێ دەبینین ئێستا کە دوای ڕاپەڕین ئەوان بە باشترین فڕۆکە ئەو وڵات و ئەو وڵات دەکەن لێرە سەرمایەکانیان لە ملیارات دۆلار تێپەڕیوە و لە وڵاتان سەرمایەداری دەکەن و پارەیان لە وڵاتان هەیە و خەڵکێکی زۆریش بەسای ئەوان بۆتە ملیۆنێر لەم وڵاتە کاکە 10,000 ملیۆنێر لەم وڵاتە هەیە 10,000 ملیۆنێر یعنی ملیۆنێر لە ملیۆن و تا 5 ملیۆن و تا سەروتر تا بن ملیار یعنی هەیە باشە بۆ دەبێ لەسەر خێروبێری ئەم هەرێم و ئەم وڵاتە خەڵکێکی کەم لە ئەو پەڕی خۆشی دابژی و سەروەت و سامانێکی زۆر بۆ خۆی کۆ بکاتەوە لەسەر حسابی ئەم خەڵکە و خەڵکێکی زۆری ئەم هەرێمی کوردستانش یعنی
نتوانێت وەکو پێویست ینی ژیان بکە چاوی لە دەستی خەڵک بێ بۆ دەبێ ئاوا بێ کوا عەدالەت کوا و دیموکراسی کە باسی دەکەن کوا ئەم هەموو وعد و بەڵێنەی کە بە خەڵکتاندا کوا لەکوێیە ئێستا هەر ڕۆژە و قسەیە بۆ خەڵک دەکەن کە نزیکی هەڵبژاردنە و دەکرێ و ناکرێ و ئیدی کۆمەڵێک بەڵێن بە خەڵک دەدەن ڕۆژێک بەڵێنی ئەوە دەدەن زەوی دابش دەکەین بەسەر خەڵکدا ئەوە چەند انتخاباتە چەند هەڵبژاردنە کە باز لەوە دەکەن وەڵا ئێمە زەوی دابش دەکەین بەسەر هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دەیکوا خۆ ئێستا هیچ شتێک دیار نییە کە حەقیقەتی ئەم ئەدعاە دەربکە باشە من کاتێک کە فەرمانبەرێک ئێستا تەمەنی 30 ساڵە ئەگەر ئێستا زەویەکی پێ نەدەی و ئێستا خانوێکی پێ نەدەی و ئێستا شوقەیەکی پێ نەدەی بۆ نمونە دوای ئەوەی کە تەقاعود بخوانی بۆچی چی لە خان و کاوکات بۆی بەڕاستی تاوەکو عەدالەت نەبێ تاوەکو بەڕاستی حکوومەت کار نەکا لەسەر بنەبەرکردنی هەژاری بنەبەرکردنی بێکاری یعنی ئەمە حاڵمان لەوە باشتر نابێ ئەخر معقول نییە تۆ لە هەرێمێکی وەکو ئەم هەرێمە نزیکی 300,000 خەڵکی بیانی لێرە کار بکە و خەڵکی خۆشت بێکار بێ بۆ مە کاتێک بەڕاستی پێویستە دەستی کار بێنین بۆ ئەم وڵاتە ئەو کاتەی کە خۆمان دەستی کارمان نەبێ خەڵکمان نەبێ ئێمە وڵاتێکی ئەوروپی نین تاوەکو خەڵکێکی خۆمان لە ئەو پەڕی خۆشی بژی ئیژنەکە بچین دەستی کار بێنین بۆ ئەم وڵاتە کاک بەشدار لە ڕانیە سڵاوی خوارد دەبێ وعليكم السلام ورحمة الله وبركاته بۆ دەبێت لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستانی دەوڵەمەند ئێمە هەژارمان هەبێ فەقیرمان هەبێ بڵێ حکوومەتەکەمان دەوڵەمەندە بەس شێ ئاو لە فەقیر داتەوە پرسیارەکەی ئێمەش ئەوەیە پرسیارەکەی فەرمانبەری جوانە پرسیارکردن من لە 2009 فەرمانبەری گرێبەستم لە 2009 هەموو ساوەڕوانی ئەوەی مەکە ببم بە هەمیشەیی تا حکوومەتێک بێ لە 2009 کە فەرمانبەرێک پێ نەبێتە هەمیشەیی ئایا چی لە ساوەڕە دەکەی بەڵام لەوانەیە لە دەوروبەری تۆش خەڵکێکی تر تەعیین بوو بێ طبعا كابرا هي لدواي من قريبستا ديم برسيوكي تولى بومة همیشەی والله شهادة كل من تريشا من اللي قالت شهادة برتريشا ونبومة همیشەی ما مستجاب او لا بخد ذاني كأوي كحزبي بيتو خو اوان ايشان بشهادة نية اوان ايشان بويك او كسبلي كاكا من او بوردكم زا بشهادة گرنگی لا اوان زۆر جوانە مامۆستا هیوادارم مامۆستایانی وانە بێژی ببن بای بشەی و هیوادارم حکوومەتی عێراقی تاوێک ئاوڕێک لەو وازە گرێبەستانەش بداتەوە ئیشاڵڵا قایمەی مەژدەڕا وەکو مامۆستانی وانە بێت دەبین بای بشەی وەڵای مامۆستا سۆزدانم ناڵم هەیە ساڵ بە ساڵەوەم ئیشاڵڵا دەمە بای بشەی ساڵ بە ساڵ بەرەو خراپتر دەڕوا ساڵ بە ساڵ لە پارێمە بەخوای گەورە دەڵم خوایە ئەو ساڵی وەک ساڵایە ڕابردوو گرێبەستەکەم نیێ بکرێتەوە ئەرە حکوومەتێک لە 2009 فەرمانبەرێکی پێ نەبێتە هەمیشەی بەچی داوای هەڵبژاردن دەکا و دەرگەم پێ بدات یا ربی خوای گەورە دڵیان نەرم کە ئەوەی گرێبەستە وایە بە فعلی وایە ئەوەی گرێبەستە ئینشاڵڵا دەبێت بە هەمیشەیی ئەوەی کە لەم هەرێمی کوردستانە کاری نێکاری بەدەست دەکەوێت ئینشاڵڵا دەستەکانت خۆش کاک بەشدارجان زۆر سپاس بە قوربان دێمە هەولێر کاک پۆڵا سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە کاروانەکان کاگەنوەر سپاس کاک پۆڵا بەڵێ بۆ دەبێ ئێمە لە هەرێمێکی ئاوا دەوڵەمەند بڵێن گەڕەکی هەژار نشین و هەزاران خێزانیش هەیە کە کرێی پێ نادرێ بژێ و ژیانی پێ پەیدا ناکرێت ناتوانێت بچێت دا و دەرمانێک بۆ خۆی بکڕە کاتێکە تووشی نەخۆشیەک دەبێت ناتوانێت ژیانێکی ینی تۆزێک مرۆڤانە بباتە سەر بۆ دەبێ وابێ بۆ لەم هەموو سەرۆت و سامانە بۆ دەبێ بە دەیان و سەدان ملیاردێرمان هەبێ و بە هەزاران ملیۆنێرمان هەبێ و بە نازانم بڵێم چیانی بۆ دەبێ خەڵکێک لەسەر ئەم هەرێمی کوردستانە دەوڵەمەند بێ و خەڵکێکیش کە لە ژێر هێلی هێژاریەوە بژی دەستەکانت خۆش بی تەوەرەکەت زۆر گرنگە ئایا چەمچی دادپەروەری لە چییە؟ ئەوە کارە ساتەکەیە چەمچی هەڵگیری مافی مرۆڤ لە کوێن ئەوانە چەمچی هەڵگرانی
یەکسانی لە چێن ئەو چەمکانە لە چێن تەوەرەکەت یەکجار لە ڕووی فەلسەفە و لۆژیکەوە گرنگی هەیە بۆ ئەوانەی پێ بگەن بۆ دەسەڵاتدارانە کاچی خۆم بەڕێزم بەڕاستی ئەو پرسیارە بەجێیە بەڕاستی من و تۆ بەندە و تۆ و هەموو بینەرێک تەنانەت ئەوانەی لەسەر کورسی دەسەڵاتن ئەگەر ناخیان زیندوو بێ ئەگەر ناخیان زیندوو بێ تەندروست پەروەردەکرابن تەندروست ژیابن خاوەن بەهابن دەبێ وەڵامی ئەو پرسیارە لە خودی خۆیان بکەن هەر یەکێک بە پێوەری خۆی پرسیارەکە زۆر زۆر گرنگە بەڵام وەڵامی لای چیە کاکە ئەنوەر دەبێ بگەڕێن بەلای وەڵامە ڕاستەکان ئایا داهات نییە ئەگەر ئەو داهاتە نییە بۆ هەندێک خەنی هەندێک گەنی کەمێک خەنی زۆرێک گەنی دەستەکانت خۆش کەواتە نمونە بۆ بەڕێزت بینمەوە نزیکەی 3 هەفتە لەوە پێش خۆ هەروەنە بێ لە هەرێم وابی کاکە ئەنوەر ئەو عێراقا بە ناسکوری نارێ ئەحمەد خەڵات کاکە ئەنوەری بەڕێز ئەحمەد خەڵات بەرپرسیار بەڵێ بەرپرسیاری دەستەی چاودێری کۆمەڵایەتی دەزانی بەدان پێدانانی خۆی 150,000 پیا و ناوی بە بێوەژن نووسیوە تۆرە بەبوونت لەبەر چاو نەکەوی وایە ئەوانە ڕیحاوی ئیجتیماعی لە ناو دووکەوانە چاودێری کۆمەڵایەتی بیانگرێتەوە 150,000 کەس سوپایەکە ژمارەی دادستوانی وڵات چێ پەروەردەی کردن ئەوانە چێ پەروەردەی کردن چ بەهایەک دەیان هێنێتەوە سەر ڕێگای ڕاستەکە کاکە ئەنوەری بەڕێز پەنا بەخوا لەوانە پەنا بەخوا لەوانەی ئەو موتە پیسە وەردەگرن ئاخر تۆ کاکە دەستکورتی بە حکوومەت دەبێ ڕێکارێک بدۆزێتەوە چۆن لە وڵاتانی ئەوروپا سۆشیال هەیە بەڕێزت دەزانی سۆشیال هەیە بە پێی داهاتی ئایا ئەتوانای ئیشکردنی هەیە ئایا حکوومەت دەتوانێت ئیشێکی بۆ گونجاوی بۆ بدۆزێتەوە بە پێی پسپۆڕیەکەی ئەگەر پسپۆڕی نییە ئایا تەمەنی تێپەڕیوە گونجا ئەوانە هەمووی دەبی یاسا ڕێژخە بەڵام یاسا چێت ڕێژی دەخا دەبێ ئەوەش بچینە پێشتر ئایا ئەو مرۆڤانە گەیشتوونەتە ئەو ئاستا زار و کردەوەمانیەک بی یان بەداخەوەی دەیبیرین زارخۆشی زگڕەش بە دوورشم درەوشاوە مافی مرۆڤ دادپەروەری بەڵام لە ناخدا لە کردەوە نادە پرسیارەکان زۆر تەوەری لێ دەبێتەوە زۆر دەستخۆشی لێ دەکەم سەرسامە بەو پرسی ئەبەو تەوەرەت چونکە دەیان وەڵامی پێویستە بدرێتەوە ئایا ئەوانەی خاوەن بڕیارن کە پێیان ناکرێت بە پێی توانای خۆیان قەوارەی خۆیان ئەو نیمسەدات پەروەریە چ دەکەن لەوێ ئێخەر نەتوانن بەشێکن لە تاوانەکە کاکە ئەنوەر بەشێکن لەو تاوان ئایا کوردستان داهاتی نییە ئەگەر داهاتی نییە ئەوە شتێکی ترە ئەگەر هەیە نازانم چەند وشە هەیە بەداخۆ من نامەوێ هەندە وشە بێن بندیوار و دووبارە و نازانم چی و هەندێک شت هەیە بەڕاستی خۆی کەسایەتی مرۆڤەکانیش گرنگە کاکە ئەنوەر ئەگەر بچینەوە سەر کۆمەڵاتی کەسێک توخوا کەسێک پیاو بێ دوو لە ڕووی بەڕێزت بچێ بە بێوەژن خۆی بنووسێ ئابهای لە چێ دەبێت عیبە بەڕاستی شتێکی زۆر ناشیرنە زۆر عیبە داکەوە 150,000 دەتوانی بچی لە پەیزی خۆیان لە ڕعای ئیجتیماعی عێراق وایە ڕاست لێ باشە ئەوە چاوەڕێ لێ بکەن کاکە ئەنوەر ئەگەر ئەوە بەیانی کارێکی و کەوتە دەست دەنابێت بەندە بچێتە لای کارەکەی دەبیت چەند پارەم لێ وەرگرێت لێرە لە بەرنامەکەی تر باسی ئەوەیان کردوتیان 30,000 کەس لە 2015 لە ڕعای ئیجتیماعی واتە چاودێری کۆمەڵایەتی لە سەردەمی مامۆستا محەممەد هاودیانی کە وەزیر بۆ ئەو کاتە موچەیان بڕاوە تەمان دوای بەرنامەکە من پەیوەندیمە بەو بەڕێزە کرد کە بەڵێ وتی ئەمە ڕاستە بەڵام ئەوە بڕیاری من نەبووە و من چەند مانگەیەکیش هاتوچووی هەتا ئەنجومەنی وەزیرانیشم نەکردووە و من پێشم خۆش نەبووە بەڵام سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە بڕیاریدا دەبایە زیاتر لێ کۆڕینەوە بکرێ وردبینی بکرێت چێ حەقا لا بدرێت چێ حەقا موچەی پێ بدرێت بەڵێ ئەمەش لێرە هەبووە بەڕاستی هەروەها باشە بۆ ئێمە موچەی چاودێری کۆمەڵایەتی بۆ خەڵکێک ببرینەوە لە هەرێمی کوردستان کە ئەم هەموو داهاتە هەیە ئەوە زۆر تۆرەکە پرسیارەکە ئێوانە ئەو کەسە توانای ئیشکردنی هەیە نا ئەگەر توانای ئیشکردنی هەیە
چاودێری دارایی بۆ مەبڕەوە ئیشی بۆ بدۆزەوە ئەگەر لە ماڵێکە پەکەوتەیە نەخۆشە بێوەژنێکە بە حقیقەت منداڵیەتی هەیە پێی ناکرێت بەڵێ بۆی ببڕۆ بەڵام نەک 150,000 و 75,000 و نازام چەند یعنی بەلانی کەم 300,000 بۆکو مرۆڤ وەکو بەشەر بژین ڕەحمەت لە باوکت پێشەوەی بەندە پەیوەندیم کە قسێکی جوانت کرد ئایا هەلی کار ئەو هەموو کرێکاری بێگانەیە بۆ لێرە بێ بۆ باشە ئێمە چین تاوەکو 300,000 خەڵکی بیانی لێرە کار بکە خەڵکی خۆشمان لە ماڵەوە تا ماڵ هەبی مزگەوت بەتاڵە کابرای سووری هاتۆ لێرە ئەگەر ئیشێک ڕۆژانە بە 10,000 بیکە قازانجە بۆ ئەو بەڵام بە 20,000 بۆ خەڵکی خۆمان دەری ناهێنێ کاکە دەوتە لێرە ڕادەبی دەست پێ بکرێ ئایا سامپڵ نمونە دەبی وەرچیرێ ئەوانەی بەڕێزت فەرمووت 150,000 بژێوی بەش چێ دەکا ناکە کاکە بەش ناکە ئەگەر توانای ئیشکردنی هەیە فەرموو کاگەنوەر خۆ درێژەی دەدەمێ سەرت دێشێنم لە کارگەکان دەست پێکە کاگەنوەر لە کارگەکان بڕۆ لە کارگەکان چەند کرێکاری خۆماڵی هەیە نییە کەم زۆر کەمە حکوومەت بازی لەسەر لادا لەسەر کارگەکە کاگەنوەر بازیان لەسەر لادا لە بەرامبەر ئەوە کرێکاری خۆماڵی دانێ جوان کۆمپانیەکانی لە دەرەوە هاتون لاتاریان بکەن لە 150 کارمەندی خۆمان بی دەرچوومانێ کاکە دەکرێت دەست بۆ نایکەن دەستەکان خۆش کاک پۆڵا کاتم زۆر پێدای دەستەکان خۆش بێ کاک عومەرجان کاک پۆڵا زۆر سپاست دەکەم کاک عومەر سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک عومەر ئەگە کۆتا پەیوەندی بی کاتم نەماوە داوای لەبرون دەکەم بەڵێ کاک عومەرجان کاک عومەر فەرموو السلام عليكم كاك عومەرجان عليكم السلام ورحمة الله وبركاته السلام عليكم كاك أنور باسي السلام ورحمة الله بقربان فرمو السلام عليكم كاك أنور كاك مرجان جيم لي تقصر كبقربان بس بالنسبة أو تصورها كان بجادها عفوا التلفزيون يعني التلفزيوني قصبك حق التلفزيون نبي جانك عفوا كاك التلفزيوني يجيب بلي بالنسبة توري براسي توري زوز وانا ارجوزها بالنسبة لي حكومة او لو خلقان بقاتو كذا يعني بلا في جوانا حكومة براسي عزلي خلق فنقر نبي يبو اوروبا بروا وخلشي زياد نبيتن لو هيك زياد نبيتن كي يعني اوي مثلا خلشي كل زياد نبي بكو دكي باو عابرين خلشي كل زياد نبيتن لو هيك خلق بار بسراني خراب بيتن لو هيك من داري زياد دروز نكاتن لبرو المعاشي نزاتن وشتانا برو لأوروبا مثلا هر كسا شي دبيتنو معاشي خوية تاهز دستاري او دلاهز دستاري تاهز خيدي جوا دكاتن مثلا در اگر جات البخيني مثلا او اگر ناس تواني اشيبكي اگر بخينتن وهر معاشي بردواما اگر ناس خينيتن بدم في اشيبكا او كاتي معاشي دبريتن براسي دەستەکان خۆش لە کوردستانی خۆمان نەرێن حکوومەتی بەڕاست لەگەڵ ڕێزم برێن حکوومەتاتی نییە بڕێ بەڕێوەبەرایەتی کوردستان و هاتبێنی دەستەکان خۆش کاک عومەرجان کاتم زۆر پێدای کاک عومەر مەسەلەن دەستگای بەخشینەیە دەستگای هانا هەیە ئەوانە زانن ئەدی ئەومە فەقیرە دەبی حکوومەت بزانیتن دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان دەستەکان خۆش بەجێرەی ئەوکەی خۆیان مثلەن لە بۆ نمونەوەکو حکوومەت دەستگای بازرگانی هەیە خۆزانەوە فەقیر هەیە وەنیا دەستەکان خۆش کاک کەماندام و بەدەستی خۆش وەکیوت باس کرد یعنی نەفەرەکی گەورە و گران بە 150,000 نایی دەتوانی بەڕێوە بچی بەڵێ کاک عومەر دەستەکانت خۆش زۆر سپاس دەکەم دیارە کاتم تەواو بووە بەڕاستی حەقە حکوومەت ئاوڕێکی جدی لەم بابەتە بداتەوە معقول نییە 300,000 خەڵکی بیانی لێرە کار بکە خەڵکی خۆشمان بێ ئیش بێ ئەو پارەیە چاودێری کۆمەڵایەتی کە ماگانە دەدرێتە خەڵکێک بەڕاستی گوناحە ئەو پارەیە کەمە ئەوەی مستحقە بۆی زیادکەن ئەوەی مستحق نییە کاکە مەیدەنێ ئیشی بۆ بدۆزنەوە کاری بۆ بدۆزنەوە ئەوەی کە دەکرێت لە ڕێی کەرتی گشتی ئەوە لە کەرتی گشتی ئەوەی نایە لە کەرتی تایبەت چکە بە حقیقەت بەڕاستی ئەم هەرێمی کوردستانە ئەوەندە دەوڵەمەندە ئەگەر عەدالەت هەبێ هەمومان لە خێروبەری ئەم هەرێمی کوردستانە بەهرەمەند دەبین خواتان لەگەڵ